بەڕێزان سڵاوتان لەبێت گفتوگویم جارەمان تایبەتە بە شرۆڤە و هەڵوێستەکردنێک لەسەر پێکهاتەی کۆمەڵاتیمان وەکو کۆمەلگای کوردی. ئەپرسین ئایا ئێمە بە پێناسە مۆدرنەکانی زانستی کۆمەڵناسی بۆ کۆمەلگایەکی تەندروستین و خەریکی ئەکەوینە سەر سکەی گەشەکردن و ئاشتی و ئاسایشی کۆمەڵاتی یاخود پاسیڤین و هێشتا بەرخۆر و بێبەرهەم و سەرەتاین. کۆمەلگای کوردی ئێمە سیاست ئاراستەکەین یا فەزای سیاسی و ئەکتیڤیتی سیاسیەکانی ئەم وڵاتە گەمە بە ڕۆحی کۆمەڵاتی ئێماکەن. گەشەی کۆمەڵاتی ئێمە هەنگاوە لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی تر یا کۆی قەیرانە هەمەڕەنگەکان کە بەسەر کورد هاتووە بووە بە عیبرەت و دەرس و مامۆستامان. هاوکات کۆمەلگای کوردی و دەرهاویشتەکانی لەوە ئەچێ گەیشت بێتە ئەو قەنەعەتەی کە ئەم واقعەی تایە ئەژین نامەعقولە یاخود شاگەشکەین و لەزەت لەو بارودۆخە بینین کە تایە ئەژین. هاوکات ئایا لە بنەڕەتەوە هێشتا کۆمەلگای ئێمە شوناسێکی ڕوونی هەیە یاخود تێکەڵ و پێکەڵیەکە لە خێڵەکێتی و مەدەنیەت و خۆناسین و نامۆیی و ئارامی و هاوکات دەمارگیریش. بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ خۆشحاڵم دەمەدیداری و بەڕێز و خۆشەویست هیوادارم بتوانین شرۆڤەی ئەم پرسیارانە بکەین و وەڵامێکی تا ڕادەیەک لۆجیکی دەست بخەین. بەڕێزان ئێوەش زۆر بە خێراتنتانەکەم. ئازان ئەو میوانەی کە بانگەشتمان کردووە خات و جوانی حسان دکتۆرا لە بواری کۆمەڵناسیدا هاوکات وشار بەهرام ڕووناکبیر دکتۆر هەواڵە بووبەکر مامۆستای زانکۆ. بەڕێزان بەخێر بن هاوکات ئەو میوان نازانەی تریش کە هاتوون بۆ گوێگرتن و بەشداریکردن لە دیالۆگەکەمان هەموو لایەکتان بەخێر بێن و خۆشحاڵین. خات و جوان سەرتاژ لە جەنابتانەوە دەست پێکەم. زۆر جار فەزای سیاسی بە تەواوی کۆنتترۆڵی بیرکردنەوە و تەحەلیلەکان و میدیای ئێمەی بەگشتی کردو بە شێوەیەکی سەرتاپاگیر. ئەم جارە بە پێچوانەوە گەرچی بابەتەکەمان ڕەبتێکی تند و تۆڵ و ئۆرگانی بە فەزای سیاسی شۆ هەیە، بەڵام با لە دیدی مامۆستایەکی کۆمەڵناسیەوە شرۆڤەی هەلومەرجی ژیانی ئێستای کۆمەلگای کوردی و شوناسی کۆمەلگای کوردی بکەین چۆن لە کۆمەلگای کوردی تێبگەین لە ئێستا. پرسیارەکە پرسیارێکی زۆر وردە، بەڵام لەگەڵش جوابێکی زۆر عامی ئەوێت یاخۆ با بڵین لەوانە چەند سێرچێکی بۆ چەند توێژینەوەیکی بێ لە ئێستای کۆمەلگای ئێستای هەرێمی کوردستان. لە ناو هەرێمی کوردستانی شابێ دیسانەوانێ و دابەشیکەینەوەوانێ بەسەر شاری سێمانی و دەوروبەری شاری سێمانی هەولێر و دەوروبەری دهۆک و دەوروبەری ئەنی هەرێکە لەمانە چۆن کە خۆمان ئەڵین دەڤەرێ هەرێکە لەم دەڤەرانە خۆی لە ناوخۆی دیسانەوە کۆمەڵی توێژینەوەی تریوێ. کۆمەلگای ئەمڕۆی کوردی ئەگەر لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوانێ بیڵین ئێستا کۆمەلگایەکی ئینتیقالیە، کۆمەلگایەکە کە ئەڵین ئینتیقالی وەکو پێناسەیەک بۆ کۆمەلگای ئینتیقالی واتە ئەو کۆمەلگایانی کە لە پاشماوەی خێڵەکیێوانێ بەرەو دەوڵەتێک ئەڕۆن کە دەوڵەتی مؤسساتی ئاکتیڤ بێ. ئەمە زۆر جار باسەکرێ لە ناو کۆمەلگای ئێمە زۆر جار ئەوترێ ببین بە دەوڵەتی مؤسسات هەموو دەوڵەتانی عالم مؤسساتن. خێڵ لە ناو خێڵیشە هێشتا بەڵام وەکو تعریفی مؤسسەی بۆ نییە، تەنانەت لە ناو خەڵیشە دابەشکردنی کار هەیە. ئێمە لێرە ئێستا ئەمانەیە کۆمەلگای کوردی بەرەو ئەوە ئەڕوات کە بێ بە دەوڵەتێک یاخۆ با بڵێن ببێت بە کۆمەلگایە کە تایە مؤسسات ئاکتیڤ بێ. لەبەرەوەی زۆرجار لە کۆمەڵناسیە کە باسی سۆشیال ستراکچەرەکەین کە باسی بینای کۆمەڵایەتیەکەین، بینای کۆمەڵایەتی پێک هاتووە لە کۆمەڵێک دام و دەستگای کۆمەڵێک ئەنساق کە ئێمە بە عەرەبی پێڵین ئەنساق. ئەم نەسەقانە هەر یەکە لەم نەسەقانە دیسانەوانی خۆی لە ناو خۆیان بێ بە چەند نەسەقێکی فەرعیەوانە ئینجا لە ناو خۆیانە وەزیفەیان هەیە و ڕۆڵیان هەیە مرۆڤیشتیا دەورە بینێ. لەبەرەوە لێرە کە ئێمە باسی مەسەن بۆ نمونە باسی نظامی سیاسیەکەی نظامی سیاسی سابتە، بەڵام ئەوەی ئەگۆڕێ محتەوای نظامی سیاسیە واتە ناوەڕۆکەکەیەتی. خاتو جان پرسیارەکە گەر زیاتر تەرکیزی بخێنە سەر وەڵامی پرسیارەکەی من ئەوە بوو کە کۆمەلگای کوردی هێشتا کۆمەلگایەکی ئینتیقالیە. زۆر جار سیاسیەکانی ئەم وڵاتەم دەستەواژەیە ئەڵێن، بەڵام صفەت و خەسڵەت و تایبەتمەندێتیەکانی کۆمەلگایەکی ئینتیقالی چییە بۆ نمونە؟ تاوەکو نەیناسین ئەتوانین دەستکاری پێکاتەکەی بکەین بۆ نمونە؟ دابەش بە دوو بەشەوەنی لە هەموو جیهان نەک بەس تەنها لە هەرێمی کوردستانە لایەنی مادی و لایەنی معنەوی. لەلایەنە مادیەکانە ئەوەیە کە تەوافقێک یا خۆگونجانێک ڕووبات لە نێوان بەکارهێنانی مەتریاڵە مادیەکان و لەگەڵ سلوک یاخۆ با بڵێن ڕەفتاری ڕۆژانی خەڵکەکان. لە مەسلەی دابوونەریتە لە دابوونەریتە گواستنەوەی دەسەڵاتە، گواستنەوەی لە دەسەڵاتە لە تاکەکانەوە یان لە عەشیرەتەوانێ بۆ دەوڵەت. ئەو دەوڵەتەش تەوان خۆی لە یاسا ئەبینێتەوە.
بەکارهێنانی با بڵین هەموو توڵێک یاخوت هەموو ئەداتێکە ڕۆژانەکە لە ژیانی ڕۆژانەمانە بەکاریهێنی لە ڕۆشن بەڕێگایە وکو خۆمان وکو پیادە لە لێخوڕینی سیارەیە لە مامەڵەکردن لەگەڵ مڕاجعەکانە لە ناو دامەزراوەکانە دیسانەوە لە دەسەڵاتی سیاسی خۆی چۆن مامەڵە ئەکات چۆن کارەکان لە ناکامڵیەوە هەنگاوە نین بەرەو نوع لە تەکامل بزەبت دووکو باقی کۆمەلگاکانی زۆر سپاس دەکەم بەرز دکتۆر هەواڵ ئەگەر جەنابەت کۆمنتێکی تایبەتیت هەبێ لەسەر شیکاریەکانی ئەو یان لە دیدی جەنابتەوە چۆن لە کۆمەلگای کوردی تێبگەین یا ئەساسەن تۆش پێ دوایە کۆمەلگایەکی ئینتیقالی نەخێر ئێمە لە قۆناغی یەکەما کە قۆناغی ڕاپەڕی ناگەر باسی مێژووی تازە بکەین کۆمەلگایەکی ئینتیقالی بووین لە قۆناغی دیکتاتۆریەوە ویسمان پەڕینەوە بۆ قۆناغێکی دیموکراسی لە سیستەمێکی داخراوە ویسمان سیستەمێکی کراوە دروستکەین لەوەی کە کۆمەلگا خاوەنی دام و دەستگا دەوڵەتەکان بێ هاتینە سەرەوەی کە تاکە کەس دەناوم دام و دەستگایانەیە ڕۆڵیان هەبێ بەڵام ئێمە دوای 20 ساڵ باسی ئەمە ئەکەین سا کۆمەلگای ئێمە کۆمەڵایەکی تەحویلیە ئەوێ لەوەی ئیستا هەیە بگۆڕێ بەرەو شتێکی باشتر ناوێت لەوەی تەنیا لە مەرحەلەی پەڕینەوەیە بێت چونکە مەرحەلەی پەڕینەوە لە دیکتاتۆریەتەوە بۆ دیموکراسی ئەگەر بە خێرایی تێنەپەڕیت ئەگەڕیتەوە بۆ دوا وردە دیکتاتۆرەکان دروستە بێ لە جاتی دیکتاتۆرێک هەبێ لە بەغابێ لە هەموو گەڕێکێکا دیکتاتۆرێ دروستە بێ هەر بەرپرسێ لە گەڕێکێکە حاجزی کۆنکرێتیت بۆ دانێ جادت بۆ دانێ تاسەت بۆ دانێ پاسەوانێ بۆ دانێ هاتو چۆت لێ قەدەغاکە ژیانێ لێ تاڵەکە بەڵام ئێمە ئەم قۆناغەمان بە سەختی بڕیوە هێشتا نەگەشتوین بەو بەر و ئەگەری ئەوەی هەیە ئەگەر خێرانەکەین لە ناو ئاوەکە بخینکەوە نەگەین بەو بەر بەڵام لێرەیە ئامرازی جیاوازمان هێناوەتە کایەوە کە چی خێراترەمان گەێنێ بە کەنارەکانی ئارامی بۆ ئەوەی لەو قۆناغە بە تەواوی بگەینە قۆناغە ڕاستەقینەکە کە مافی هاوڵاتی بوونە چەسپاندنی دەستورە هەبوونی یاساکانە هەبوونی دەرفەتێکی هاوبەشە بۆ هەموو ئەندامەکانی ئەو کۆمەلگایە نەهێشتنی ئەو جیاوازیانەیە کە لە نێوان ئەندامەکانی ئەو کۆمەلگایە هەیە بۆیە ئێمە کۆی ئەوەی ئێمە کۆکاتەوە زمینە سازکردنە بۆ شتێکە وەک ئێوە لە بەرنمەکەیان ناوتان ناو ئاشتی کۆمەڵایەتی چۆن ئەمە فراهەمە بێ ئەبێ ئاسایشی کۆمەڵایەتی هەبێ پێشەوەی ئاسایشی کۆمەڵایەتیە بێ ئاسایشی تاکە کەسی هەبێ بۆی ئاسایشی تاکە کەسی هەبێ بێ ژیانێکی ئارام هەبێ ژیانێکی پارێزراو هەبێ بێ سیستەم هەبێ بێ ئەوە هەبێ خاڵێکی تر ئێمە دەوڵەتێکی موسەساتی نین ئێمە تا ئیستا لەسەر بنەمای تاکە کەس هێزە سیاسیەکانی ئێمە کەسی یەکەم بڕیاردەرە مەکتەبی سیاسەکەی خۆشی بڕیاردەر نییە هەموو ئەو شقاقاتانی لە مێژووی سیاسی کووردا ڕویان ناوە بەهۆی ئەوەیە کەسی یەکەم گوێ لەوانی تر ناگرێ چ جای ئەوان کە گوێ لەوانی خوار خۆیان ناگرن چ جای ئەوەی مامۆستای گوێ لە خوێنکارەکانی ناگرێ وەستای گوێ لە کرێکارەکانی ناگرێت پێش ئەوەی بچینە ناو ئەم وردەکاریانەوە پێ دوایە ئەم هەموو دەردەی کە بەڕێستان ڕیستان کرد ئەمە ئەم ئەگەر قەرار بێ ناوی بنین نەخۆشی و دەرد پێ دوایە ئەم دەردە لە هەناوی کۆمەلگاکەەوە هاتۆتە دەرێ و ئەم فۆرمە لە سیاسەتی لە وڵاتی ئەمە دروست کردووە یان سیاسەتە ڕنگڕێژی کۆمەلگای کردووە بەم مۆدێلە لە بیرکردنەوە و بەم سلوک و ئەخلاقی کە هەیە ڕۆژانە ئەوەی جێ خۆشببختی ئێمەیە ئەوەیە کە لە بنیاتە کۆمەڵایەتەکەیە لە خوارەوە ئەم بەریەکەوتنە نییە ئەوە سیاسیەکانن خەڵک وەکو داشی دامە بەکارێن بۆ بەریەکەوتن و لە حەڤەی دوو بە دوا بینیمان کەەوە خەڵک بوو یەکیانە گردەوە پۆلیس و خەڵک بوون لە یەکیان نەئەوە دەسەڵاتی سیاسی بوو زۆرجار ئەویست ئەم دوانە بە گژێک بکە ئەوەی ئێمە لەگەڵ هەموو دنیا جیاکاتەوە زمینە کۆمەڵایەتەکە لەبارە بۆ پێکەوە ژیان زمینەکە لەسەرەوە لەبار نییە بەرز دکتۆرە باڵ ئەتوانین بڵێن کۆمەلگای ئێمە بە پێچوانەی دید و بۆ چوونی خات و جوانەوە هەنگاوێک لەسەر و ئینتیقالیەتەوە ئێمە لە ئینتیقالیەتمان تەواو کردووە ئیستاوە تا لە حکوومەت هێرێمان هەیە ئەوەمان هەیە ئیسلامەمانێ باشتر بین بەڵام بوونی حکوومەت مەسەڵەن لە دنیا زۆر وڵات نییە حکوومەتیشی هەیە بەڵام لە ڕووی نزوجی اجتیماعیەوە هێشتا زۆری ماوە پرسیارەکەی من کەمتر مەسەڵەن پرسیارێکی سیاسی بوو زیاتر پرسیارێکی معریفی کۆمەڵایەتی بوو مەرجە بوونی حکوومەت یەکسان بێ بە نزوجی اجتیماعی دەورە بینێت تەنیا فاکتەر نییە بەڵام دەورێکی ئەساسی بینێ لەم کۆمەلگانی ئێمە کە بڕیاردەری یەکەم دەسەڵاتی سیاسی حکوومەت زۆر سپاس دەکەم بەڕز مامۆستا وشار لەسەر بۆچوونی بەڕێزان و هاوکات دید و تێگەیشتنی خۆت بۆ کۆمەلگای کوردی لە ئێستادا ئێمە لە بەردەم دوو بۆ چوونین لەسەر ئەم مێزە دیارە ڕەنگە ئێستا بینەران لە ماڵەوە چەندین بۆ چوونیان لەلا دروست بوو بێ لە مێشکانە لە نێوەندی قسەکانی بەڕێزانە بەڵام ئێستا تۆ دوو بۆ چوون بەرامبەرتە بۆ چوون ێگەڵی کۆمەلگای کوردی لە قۆناغی گواستنەوەدایە بۆ چوونێکی تریش بۆ چوونی دکتۆرێکی زانکۆیە کە ئەڵێ کۆمەلگای کوردی هەنگاوێک لەسەر و انتقالیەتەوە و ئێستا بەرەو داوای مثبت بوونەکە نوع لە تەکاملی اجتیماعی هەیە ناڵێ بە تەواوی نوعێک ئەوە
بەسراوە بەوەی چۆن ببینی تۆ چۆنێ ئەگەر سەرنجە ئەدەی بەسەر چاو پێ دەڵم برامان دنیا بە سیاست لە ڕوانگەیەکی سیاسی تەنانەت ئەڵێ ئەگەر پەلە نەکەین یعنی قۆناغێکی سیاسی نەپەڕێنین ئەخێنکەین بیر لەوە ناکە ئەمە لەسەر چێ ئەڵێ کۆمەلگا ئەگەر زیندوو بێ ئەگەر غایب نەبێ تاک ئەگەر وجودی هەبێ کۆمەلگا ئەگەر کێبەرکێیەکان تێدا زیندوو بن دەتوانێ قۆناغ تێپەڕێنێ ئەوەی کە جوانەخان ئەڵێ ئەوە نییە کە ئێمە لە سیاست چیمان پەڕاندووە یانە سیاست ڕووکەشی کۆمەلگایە کۆمەلگا قۆناغی پێشەوە چوونی دیارەکە وەزئی سیاسی لە کوێدایە بەڵام برامان لە وەزئی سیاسیە چ بۆ کۆمەلگا بۆیە دیدی وایە ئێستا کۆمەلگای کوردی تاکێکت هەیە دیدەکەی مەگەر عیبێکی هەیە من لەسەرەوە ناڵم دەڵم ڕوانگەکان چۆنن ئەیبەکە خۆتان قەزاوەت دەکەن تا کۆمەلگا هەڵ نەسەنگێنی ناتوانانی سیاسەتی بۆ بکەیت تۆ سیاست بۆ کێەکەی من خۆم لەوێ نەبم تو چۆن بۆ من سیاسەتەکەی ئەمە جۆرە بیرێکی ئەڤەنگاردیە کە دێت خۆی پێ وایە ئەم مەرحەلە ئەوەیە تێکەلچوونەکان و بەریەکدادانی کۆمەلایەتی دیارەکە وەزئی سیاسی چییە بۆچی کردنەوە ئێمە هەموو ژیانمان سیاست بووە تا ئێستا یا لە سەنگەر بووینە بە شیوەی درێژەی سیاست بەچەک یا لە سەنگەر کە هاتووینە دەرێ گرفتی کۆمەلایەتیمان بەرەو ڕووی گرفتی کۆمەلایەتیمان نەبووینە ویستومانە دەسەڵاتێک دانین لەگەڵ بەغا مەشاکلمان هەڵکەین سەرۆکەکانمان و زانکۆکانمان توانیگەن هەلە بکەن بەڵام خەڵکمان ئەزمون و هەلەی نەکرد تا بزانێ کۆمەلگا بەرەو چۆ بڕوە فرسەت نەبووە ئەو دەرفەتە بە تاک نەدراوە بۆ وێنە پێداڵێن ببینە تۆ کە تاکت بەرهەمهێن و بەکاربەر بێ بەرهەمهێن نەبێ بەکاربەر بێ بەشدار نابێ بە فۆرمول پێت بڵێم تەماشا کە بەرهەمهێن نییە بەکاربەرە کە بەشدار نییە نامۆ ئەبێ ئەمانە هەموو دموکراسیە کە پێوی بەکاردێنن لێرە سلبیە ئیجابی نییە ئەمانە بۆ وا ڕووادا لەبەر ئەوەی کۆمەلگا قۆناغەکان بە سەلامەت تێ ناپەڕێنێ پەلا ئەکرێ باشە بەر لەوەی شەڕی دەسەڵات باشە ئەم بەخشیت بەر لەوەی باش خەریکە تەحلیلەکانی بەڕێزیشتان زیاتر سیاسیە بێتەوە وەک لەوەی کە بە شێوەیەکی معریفیانە لە دیدێکی کۆمەڵایەتی و بەپێی میتۆدێکی زانستی کۆمەڵایەتی ئەمە کۆمەلگاکەمان بۆشی بکەنەوە دەرفەتە ئێم دواتر جیاوازی بۆ چوونەکانە لەگەڵ بەڕێز دکتۆر هەواڵ ڕوون بکەیتەوە باشە دکتۆر هەواڵ کۆمەلگا وا ئەبینێ جوانەخان کۆمەلگای کوردی وا ئەبینێت جەنا بۆ چۆنی ئەبینیت من کۆمەلگای کورد انتقالی ئەبینم و انتقال مەرحەلەیەک نییە کە بتوانی دیارەکەی ئێستا لە کوێدایە بەڵام دەتوانی بڵێ لە سیستەمێکی دەرەبەگایەتی تا سیستەمێکی سەرمایه‌دارانەی پێشکەوتووی کۆمەلگای سیڤیل کۆمەلگای لیبرال ئەو قۆناغە ئێمە بەرەوڕێین بەڵام تا کۆمەلگا نەتوانێ خۆی زیندوو کات جیاوازیەکان و بەریەکدادان نەبێتە هۆی کێشە تۆ ناتوانانی ئەم قۆناغە تێپەڕێنی ئێمە لەم قۆناغە ئەمێنین و ئەم شەڕە بەردەوامە شەڕەکەیش کۆمەڵایەتیە بەڵام جەناب قسەیەکت کرد باشە قسەیەکت کرد من لێتی وەرەگرمەوە فەرمووت ئەگەر من لێرە نەبم سیاست بۆ کێکی واتە بەڕای تۆ کۆمەلگای کوردی هێشتا غایبە بەڵام جیاوازی بۆ چوونەکەتان ئەوەیە کاک هەواڵە بوو بەکرد پێی وایە کۆمەلگای کوردی ئەو غایبە نییە کۆمەلگای کوردی ئێستا هاتۆتە زمان کۆمەلگای کوردی ئێستا خەریکە بیەوێ تعبیر لە خۆی بکە ئێستا کۆمەلگای کوردی ئەگەر ناتوانێت 180 کیلۆمەتر 180 مەتری ڕابکە بە تعبیری یاریسا حەو مەیدان بەڵام خۆ دەستی گەیشتووە بە ڕەوڕەوەکەەوە ئەتوانێت فەرماشێکی بەڵام ئەگەر سیاست بی هەبێ ئەوەی کە برامەناڵێت دەڵێ لە کۆمەلگا هیچ گرفتێک نییە کۆمەلگای کە گرفت و پێکدادانی نەبێ گۆڕستانە ئەگەر لە تاک و لە خوارەوە گرفت نەبێت تۆ لەسەر چه شەڕێکەکەی شەر بۆ کێەکەی گرفتی هێزە سیاسیەکان لەسەر ئەوەیە لە کۆمەلگا گرفت هەیە و ئەگەر گرفت نەبێ مردووە باشە ئێستا بۆ نمونە هێشتا هەر وەڵامی پرسیارەکەم دەستگیر نەبووە ئەوان تێگەشتنی خۆیان بۆ کۆمەلگا تا ڕادەیەک خستە ڕوو ئێستا دەرفەتی جەناب ئەم وەڵامی
کۆنکرێتی پرسیارەکەی من بیتەوە شوناسی کۆمەلگای ئێمە چییە مەسەن کۆمەلگایەکی سەنعەتین یان ئەساسەن بە قەولی دەستەواژەکەی سەرەتا و کۆمەلگایەکی غایبین کۆمەلگایەکی چینیانی نه ببینە کۆمەلگایەکین مەسرەفی بەکاربەر ئێمە لە سێگۆشتەیەکی نەوت بەکاربەری و سیستەمێکی تایبەت بۆ ئەم کۆمەلگایە ئێستا گیرمان کردووە دەبێ ئەمە تێپەڕێنین ئێمە کۆمەلگایەکی بەکاربەرین لە سیستەمی عشیرەتی کۆنی دواکەوتو بیگرە لە کۆمەلگای ئەمە دەسەکەوێت تا بێنەهایە پێشکەوتوی سیویل ئەمە دەبێ لەم پێکدادانە بەرژەوەندیەکان بەرگەکەون ئارام ئارام کۆمەلگا بەرەو پێشەوە بڕوات زۆر باشە بەڵام بەرز دکتۆرەڤاڵ پێ دوانە ئەگەر بەپێی تەحلیلەکانی ئەو بێ ڕەنگە ئیتر پرۆسی سیاسی وەکو علومی علمێکی ئینسانی تاو پاسیوی بکەین و لە ناو فەزای زانکۆ و ئەکادیمیاکانە ڕەنگە سیاست ئەو ضرورەتەی نەبێ پێ دوانە لە نەتیجەیە ئەوە سیاستەکە معناە بە کۆی ئەم کایانەی کە ئەو باسی کرد وە سیاستێکی باش و عقلانیە کە ئەتوانێت کۆمەلگا ئەکتیف بکە هەر سیاسەتیشە ئەتوانێت ئەو نووزەیی کە تۆ ئەڵی کۆمەلگا هەیەی و خەریکە تعبیر لە خۆیەکە بشی کوژە ئەوە حاڵەتێکی ئەبێ قسەی لەسەرکەین جەناوی مامۆستا فەرمێڵێ من نەموتووە لە ناو کۆمەلگایە ئەمەڵم دەرفەتی بەیەکەوە ژیان لە ناو کۆمەلگایە لەبارترە لەگەڵ سیاسیەکانە خەڵک بە ئاسانترە توان بەیەکەوە بژین وەوە سیاسیەکان گرفتیان بۆ دروستەکەن لەم شارەیە لە کارەساتی هەڵەبجە لە ئەنفالە ڕەنگی زەرد و سوور و سەوز و هەموو ڕێنکی تیا بووە تەنیایەکێتی و پارتی و هێزێکی تریتیان نەبووە ئەو کۆمەلگای هەمووی قوربانیە ئەو کۆمەلگای هەمووی بەشدار بووە ئەوە سیاسیەکانن ئیش لەسەر ناکۆکی کۆمەلگاکەن بۆی بەریەکەوتنی کۆمەڵایەتی دروست بکەن قسەکەی من لەوە نیە لە ناو کۆمەلگا گرفتنی و کۆمەلگا زیندویان مردوتکە کە من قسەکان مەکەم وەکو ئەوەی ئەیڵێم لێکدانەوەی بۆ بکرێت چونکە من ئەگینا مداخەلاکەم بەڕاستی ئەگەر انحراف هەر قسەیەکی من بکرێت لەلایەن هەر بەڕێزێکەوە بەڕاستی اینجا حاڵەتێکی تر ئەفەرمێ فرسەت بە خەڵک نەدراوە ئەمە قسەکەی نەسەلمێنێ یعنی چی فرسەت بە خەڵک نەدراوە کەواتە هێزێک هەیە فرسەت بە خەڵگەیە هێزێکەیە فرسەت بە خەڵک نایە ئەو خۆی ئەفەرمێ فرسەتی بە خەڵک نەدراوە تعبیر لە خۆی بکە لە ناکۆکیەکانی بکە لە شتەکانی بکە حاڵەتێکی تر کێ کۆمەلگا هەڵە سەنگێنەیە سیاسیەکان من قسەی سیاسێکی گەورەی وڵاتێنمەوە ئەڵێ لەو قوڕەی کوردستان ئەم تۆزە هەڵەسێکە ئێمەین هەموو جارێک دەسەڵاتەکان کە شکستێنن بەرپرسیارەتەکان ئەگەڕێنەوە بۆ کۆمەلگاڵێ کۆمەلگا ئێمەی بەرهەمهێنا چەپڵەی کۆمەلگا ئێمەی گەورە کرد هوتافی کۆمەلگا ئێمەی بردە دەسەڵات پشتیوانی و دەنگی کۆمەلگا بەڵام خۆ کۆمەلگا دەنگ بۆ ئەوە نایە کە تۆ جادەی بۆ پڕکەی لە چاڵ کارەبای لێ بکوژێنیتەوە دەنگ بۆ باشتر ئەیە بۆیە وەرگرتنی ئەم شەرعیەتە دیموکراسیەتە و بەکارهێنانی بۆ شتێکی ناشەرعی مەشروعیەتی ئەو دەسەڵاتدارەتیە شەرعیەتی ئەو دەسەڵاتدارەتیە خاتە ژێر گومانەوە زۆر باشە بەڕێز دکتۆرەڤاڵ بەڵام بەڕاستی خاتو جوان بەپێی قسەکانی مامۆستا هەڤاڵ بێ باسی ئەوە کە ئەوەی کە ئەمری واقع لە کوردستانە واد لەیەکە ناتوانانی خۆتی لێ بدزیتەوە ناتوانانی شرۆڤەی کۆمەلگای کوردی بکەی ببێ دەستێوەردانی سیاست لەبەرەوەی کە بەپێی قسەکانی ئەو بێڵێ هەمیشە کۆمەڵێ تعریفی لە قوتونراو هەیە لە لای سیاسیەکان هەر کاتێ باسی گرفت و دەردەکانی کۆمەلگاکەی پێتەڵەن ئەم واقع هەر ئەم قڕ هەر ئەم تۆزەی لە هەڵەسە تۆ ڕات بەس پێشەوە مناڵم ئەو تەعقیبەم هەیە لەسەر قسەکەی دکتۆر هەڤاڵ کە باسی مجتمعی تەحویلی کرد یعنی لعلم الاجتماع كلمة تحويلي مانية المجتمع التحويلي وجودي نية احتمال هر نزيق بلا انتقالية كوا چونك أما بالفعل يعني مش عنازي بو أكم كتواني ومتى أسازور بحيادية وبابتيانا دائما باسي كوم الله سيبكم وكباسي شيء أكم لم تحليلا بفعلي بقناعته أو ألم يعني نازانم قوميتي كم هي ستشبه تجاهي سياسي يعني خوي وكو خوي يعني بوجدان علمية وأنا كباسي أكم بس بيج أو كباسي أو كين نبي أما بير مانشيتواني أوبوزيسيون كيه دصالات كيه سياسية كان كين مأساة أجر هاتو أوبوزيسيون لنا مجتمعك دروز بيه باش أجنبي لكم الجاكا مأساة أجريك بيت حكمي من بكات بس باش أجنبي لمن باش أجنبي لكالتشري من باش أجنبي لثقافي من لداب ونريتي من لعادات وتقاليدي من أما خلالي زوزور جورة دروسك كومالك دروسكات كأجر زوزور مؤسسات يجبي أجر زوزور دا مزرعة يجبي خلالي شيء زوزور جوهريتيا كلواني أوبوزيسيون لمن نبد يعني صلاة لمن نبد أما خطرة بس أوي كزول لسياسي كان لواني بويك جوانتر أو مباشرة كبويك تحلیلی ڕەنگا و ڕەنگی بۆ نەکرێمە بەستە چیە ئەگەر لە من نەبێت باش و خراپە بێ لە خۆم بێ باش و خراپە لە هەرێمی کوردستان بێ باش و خراپە بێ لە ناو سێمانی خۆیان بێ لە ناو هەولێر خۆیان بێ لە ناو پێ دوایە سیاسیەکان واقعین و ئەو قسەش
واقعية فعلا واقع معقولة هەمووی لێرە کاگڕانج مەسلەی سیاست لە ناو سیاست سرا لەسەر مەساڵح هیچ نوع سیاستێک هیچ حرەکەیەکی سیاسی دروست نابێت لە دنیاە بە دەسەڵاتی شەوانی بۆ معارەزەشەوە ئەگەر هەڵی سوڵتانەیەت نییە یعنی ڕۆبن هود نییە لە ناو سیاسەتە نییە مثلا دەسەڵات بێوێت بڵێ من لە ساسە بە دوای مەساڵحی خەڵکەوە من هیچ شتێکی تیانە بۆ خۆمیش مەساحەتێکی دیانە و بڕۆژ بە ئۆپۆزیسیۆن ناکەم کە بڵێ من بەس خزمەتگوزاریمێت و هەوڵێم بۆ خۆشگوزارانی خەڵکو بەڵام هیچم نایە بۆ خۆم وەکو سوڵتە کە تو ئەچیتە ناو عملی سیاسی وانی هەوڵی مەقاعدەی لە پەرلەمانە هەوڵی مەقاعدەی لە وەزارەتە هەوڵی مەقاعدەی لە ناو حکوومەتە هەوڵێکی ڕئیسی وزەرا بێ شەڕە لەسەرەوەی کێ ڕئیسی دەوڵەت بێ ڕئیسی جمهوری بێ باشە من هەوڵێم ئاراستەی دیالۆگەکەی نێوان جەناب و کاکەڤاڵ زیاتر بەرمەوە بۆ سەر میحوەرە ئەساسیەکە بەڵام بەس تەنیا یەک پرسیاری کورتم هەیە ئەم مەساڵحەی کە باسیەکەی هەموو حیزبێکی سیاسی کێبڕکێتی لە نەتیجە مەساڵحە بەڵام مەساڵح کێ تارگێتەکە کێ خەڵکە یان گروپی ئینسانیە لە ئەمری شاندی سەرەوە گەڕێنینەوەە بۆ کۆمەڵناسی تەنانە دروستبوونی کۆمەڵگا لە تعریفی کۆمەڵگایە کاتێک تعریفی کۆمەڵگاکەین ئێمە ئەڵێن کۆمەڵێک کەسن کۆمەڵێک تاکن لەسەر ئەرزێکی دیاریکراو ئەژین کۆمەڵێک بەژەوەندی هاوبەژە نێوانیانە زمانێکی هاوبەژە نێوانیانە ئەگە چی چەند دیالکتێکی جیاواز هەبێت لە نێوانیانە ئەم یعنی ئللا ئەمە گروپە حیاتی اجتماعی وایە باشە با بچینەوە سەر مۆزوعەکەمان بەس بە کورتی وەڵامم بەرەوە وتە خەسڵەتەکانی مجتمعی انتقالی مجتمعی انتقالی زیندوو مردووی هەیە هەمووی زیندووە مادام ئینسانی تیابێت ئەژی هەناسە هەڵەمژێ تەنانەت ئێمە لە کۆمەڵناسیە با بڵێن کە باسی تاوانەکەین یەکێک لەو زانایە کە زۆر بەناوبانە ئێمەل دۆرکایمە کە زانایەکی فەڕەنسیە یەکێکە لە عەمودە ڕئیسیەکانی کۆمەڵناسی باسەکات ئەڵێ تاوان دیاردەیەکی تەندروستە ظاهرەیەکی طبیعیە لەبەرەوەی ئەڵێ هیچ کۆمەڵگایەک نییە لەسەر کوڕی ئەرزی کە تاوانی تیانە بێ بەڵام تۆ دواتر وەڵام بەرە بەڵام خطورەتێکی تیانی ئەگەر هەموو شتێک بکەی بە تەندروست تاوان تەندروست بێمانە ئەمە نوعێک نییە لە هەمان ئەو گەمەیی کە ڕۆژگارێک بۆ شەرعیەتدان بە سیاسەتی ئەپارتایت کرا بۆ نمونە ئیتر لەوانەیە خەڵکێک لەوانەیە گەنجێک لەم گەنجانە کە ئێستا لەسەر ئەم مێزە دانیشتون بڵێن ئەوە دکتۆرە جوان دکتۆرای لە کۆمەڵناسیە ئەڵێ هەموو شتێک تەندروستە ئیتر گەندەڵیش تەندروستە ئیتر هەموو شتێکی نامەشروعکە ڕووبات تەندروستە بەڵام دوای دەرفەتت دێمە لە بەرەی دەرهێنەرەکەم وڵە 2 دقەکاتی کاگوشار هەیە بۆ کۆمنتەکانی بەێ مەوەڵە هەر بۆ ئەوەی کە ئەم تەسەبورە لە بینچ ئەم خەیاڵە لە بێنچی کە من چیاڵێم کاتێک ئێماڵین فرسەت بە خەڵک نەدراوە مەبەسمە نە دەسەڵاتە نە ئۆپۆزیسیۆنە بەڵکەم مەجموعە کۆی ئەم شتانەیە کە پێیاڵن کوردەواری ببینە حکوومەتی ئێمە موچەخۆری خەڵک نییە نەوتی لە بەردەستە من و تو و حەسەن حوسێن دێنێت مەعاشیان دەداتیشم پێکە ئەم کۆمەلگایە پاسیڤە بێ کۆمەلگا نەمردووە بەڵام پاسیڤە کۆمەلگا ئەمری پێیەکرێت دەبێ بە جەماعەت دەچێتە ناو گروپەکان یەکێک لە گروپەکان دەتوانێت ئۆپۆزیسیۆن بێ یعنی چی ئێمە لەو حاڵەتەی کە دەرفەتمان بواە بتوانین ئەزمون و هەلە بکەین لە ناو مجتەمەی خۆمان کۆمەلگای کوردەواری و مەشاکلمان لە ناو خۆمان بەدەستی خۆمان هەڵکەین کەم بووە حتا بۆ ئێمە بەریار زۆرتر لە دەرەوەی باشە تۆ کتێبێکت هەیە ئەمە بڵێم بۆ ئەم گەنجانش کە لێرە دانیشتون تازە کتێبێکی کاگوشار دەرچوە دادیان بێدادی لەم کتێبەدا لە فەستێکەمان زۆرتر لە ڕوانگەیەکی ڕەخنەگرانی کۆمەڵاتیەوە شیکاری کۆمەلگای کوردیەکەیت باسی دوو جۆر لە خەباتەکەی خەباتی سیاسی و خەباتی کۆمەڵایەتی مەبەستم ئەوەیە بە کورتی کامیانە منفەزی ئێمە کامیانە دەواازەی ڕزگاری ئێمە خەباتی سیاسی مجرڕە دواتە بستراکتیان خەباتی کۆمەڵاتی ببی هەموو پێکەوە بەڵام سەرەکی ترین گرفتی ئەمە گرفتی کۆمەڵایەتیە ئێمە کۆمەلگامان تۆزێک ئیشی دەبێت لە زۆرتر لەسەر بکرێ کۆمەلگا کە ساڵم بێ زیندوو بێ پێکدادان هەبێ سیاست ئاسانترەکرێ نابێ بە جەماعەت بازی و حزب بازی و شەڕە دەسەڵات ئەگەر ئێمە بتوانین لەم وەزعە کە هەموو شتێک بە دەستی حکوومەتە دابەزین بەڵکو شت بڕاتە دەستی خەڵک حکوومەت جێبەجێکار بێ هەموو شتەکە زۆر باشە بەڵام دوای ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە سیاست بڵین کۆمەلگای کوردی هەر بە پاسیڤی لەدایک بووە یان خۆ ئەبێ نەتیجەیەکە بێ فعلێک هەبێت دواتر جواب بەرەوە سەکاتی کاکەڤاڵە بەڵێ دیار ئێمە ئەزمونی نووسرا و تاقیکراوە کە زانستی دروست کردووە
زانست شتێک نییە لە پاکەتێکە دامان نابێ ڕاستەیە بێ بەکاری بێنین ئەزمونە لە پێش ئانووسێتەوە کە تاقی کرایەوە هەمان ئەنجامیایە بێ بە زانست ئەوێ بەشتی باگەر نەتوانرا هەنێکی تر کردی وەکو توێرە مێنێتەوە میتۆدێکی دیاریکرا بۆ بەکارهێنانی نابێ بۆ ئێمە کورد ئەندام نیە لە نەتەوەی گرتوەکان نابێ بڵین لە ڕووی زانستی ئەو مادەم هەر کەسێ ئەندام نەبێت لە نەتەوەی گرتوان کەواتە وڵات نییە کەواتە ئینسان نییە کەواتە نییە ئێمە هەین بەڵام ئەندامیش نین ئێمە ئیستا لە دنیای خوارە شتێکی وای بە تۆ تووە مەسەڵەن ئەوەندە قسەکانی دوور خستبێتەوە لە واقع بەڵێ کە ماڵین مجتمعی انتقالی و مجتمعی تحویلی مجتمعی انتقالی هەتا کەی ئەمە قسەیەکە و دەسەڵاتانەیە لێ بۆ منە پێناسە بۆ کۆمەڵ دکتۆر فەرمووی زمانی هاوبەش زەوی هاوبەش بۆ نمونە مێژووی هاوبەش ئەم پێناسەیە تەواو بوو چی لە کوردێکەکەی لە سویدە ئەڵمانیا بەقە هەرێمی کوردستان کوردی لێە سوید بەقەت هەرێمی کوردستان کوردی لێە ئەوە نەما زمانی هاوبەش و مێژووی هاوبەش ئەوە نەما شتێک ماوەتەوە ئینساد ڕیگن لە 1964 باسی گلۆبال سکیوریتیەکە باسی ئەمنی گردونیەکە باسی ئەوە کابێ ئینتیمای گردونیمان هەبێ بۆیە دەوڵەت لە سەردەمی جیهانگیریە ئەو مەفهومەی خۆی لە دەستداوە کە لە کتێبەکانە هەن و بە تەلەبەکانە وترێنەوە چونکە معنای ئەوە ناگەێنێت چی لەو هەموو کورداکەی زۆربەی سەرکردە سیاسەکانی ئێمە جنسی وڵاتیان نییە بەڵام حکومیە ماکەن جنسی وڵاتێکی بیانیان هەیە ئەی ئەوانە ئینتیمان چۆن ئەیتەوە چۆن یانەوە ناوم کۆمەلگایە کە لی چوونەتە دەرەوە کە وڵات کۆمەلگان ناشرین کردو بۆی جنسیان بدرێتێ ئیسا حکمی کۆمەلگا ناشرینەکەکەن اینجا لەبەرەوە ئەوە بەڕاستی ئەبێ ئێمە ئەگەر تەجریدیکەی من سپۆرەکەم کۆمەڵاسی نییە دۆستایەتی و ئاشنایەتی و دراوسێتیم لەگەڵی هەیە بۆ یەگەر داوا لە من بکرێ بێم شیکردنەوەی زانستیانە بۆ ئەو بکەم وەکو دەرسێک لە محازەرەیە زۆر ئاسانە ئەوە بڵێم بەڵام دوجار لێکەوتە کۆمەڵایەتیەکان کە لە دەرەوە لەم دانیشتە چوینە دەرەوە نین بارودۆخەکان بەوە نین بۆیە تەنیا بە توێرکردنی شتەکان مارکسێت لە توێرە هیچ عیبی نییە میتۆدە دینیەکان لە توێرە هیچ عیبیان نییە ئەلمانیت لە توێرە هیچ عیبی نییە بەڵام کەیتە ممارەسەکردنەوە هەمویان عیبیان پێ دوایە دوو کەس لەسەر مێزەکە لەگەڵە دانیشتون پێ دوایە قسەکانی ئەمانە بەس تەنیا قسەکردنێکی تیۆری مجرڕەت بوو و هیچ کۆمەکی بە شیکردنەوەی ئەم واقعانە کرد بەڵام پاش ئەم ناوبڕە وەڵام بەرەوە بینەرانی بەڕست پاش پاسێکی کورت ئەگەڕێنەوە